بەڕێزان لەرکەن سڵاوتان لێ بە خۆشحاڵم بۆ جارێکتر لە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانەوە لە شاری سلێمانی بەداری و بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە بۆ ڕەخساندنی دەرفەت بۆ بربژێرە بەڕێزەکانی ڕنگ و هاوپەیمانەتی و لیستە جیاوازەکان لە پرۆگرامی دەپرسیاردا. دیارە ئێستا لە شاری سلێمانی بە هەمان شێوەی سروتی جەژنەکانی ڕەمەزان و قوربان مناڵان لەسەر جادەن و ئەم شەو شەوی بەراتە بە تایبەت و ئەوزام لەسەر لە ئاستی هەرێمی کوردستان من بەڕاستی لە شەوانی بەراتە ڕێکەوتی نەکردووە کە بچمە شارەکانی تر، بەڵام لێرە ئەم بۆنە کۆمەڵایەتی و هاوکات ئاینیەش زۆر بە گەرم و گوڕی یادەکرێتەوە. دیارە ئێستا بەڕێز کاک دارا محەممەد ئەمین سەعید کە جەنابیان وەزیری پێشووتری ژینگەشت بوون میوانمە با بفەرمێ بۆ ێرە. فەرموو مامۆستا. تندرستید باشی؟ معنویات چۆنە؟ بەرزە زۆر بەرزە؟ زۆر سپاس. تەمانەوە بەراتی شەبان و قوڵەکردوانە زۆر سپاسە دەکەم بەخێر سەر چاوەکانم. پێشەوەی دابنیشی یەک ڕستە بڵێ بە ئامادەبووان و هاوکات بە دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان چییە فەرمووی؟ منەڵێم بەخێراتنتانەکەم سپاس بۆ ئێوە بۆ ماندووبوونتان. هیوادارم ئەو گوڕ و حەماسەتەی هەتانە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بۆ دەنگدان بە حەق بۆ دەنگدان بۆ کەسەی کە پارێزگاری لە مافەکانی ئێوە دەکا و هەموو بەرژەوەندەکانی خۆی واز لێ هێناوە لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە ڕۆژی دەنگدانە ئەوەتان لەبیر نەچێت چی لە تواناتانە هەیە بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. بەخێربەی سەر چاوم سەرکەوتوبی بفەرموو مامۆستا. بەڕێز دارا محەممەد ئەمین سەعید بربژێری کۆمەڵی ئیسلامی کوردستان بەخێربەی بۆ پرۆگرامی دەپرسیار و بۆ ڕووداو. بینەرانی بەڕێز وەکو بڕگەکانی پرۆگرامەکە با زیاتر ئاشنای بیر و بۆچوون و باوەڕ و کارنامە شەخسیەکانی بەڕێز مامۆستا دارا محەممەد بربژێری کۆمەڵی ئیسلامی کوردستان ببین لە سیڤیەکی ئامادەکراودا. بفەرمونون. دارا محەممەد ئەمین ساڵی 1960 لە گوندی قامیشی سەر بە ناوچەی شارباژێڕی سلەیمانی لەدایک بووە. دارا محەممەد ئەمین کاندیدی ژمارە 2 کۆمەڵی ئیسلامیە لە پارێزگای سلەیمانی. لە ماوەی ساڵانی 2006 تا 2010 وەزیری ژینگە بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان. ساڵی 1990 بەکالۆریۆسی لە شەریعەتی ئیسلامی و لە ساڵی 2013 ماستەری لە مافی مرۆڤ لە لوبنان بەدەستێناوە. زمانی ئینگلیزی لە کۆلێجی هاڵڤاکسی بەریتانیا خوێندووە و خوێندکاری دکتۆرایە لە زانکۆی سلەیمانی. ئەو کاندیدەی کۆمەڵی ئیسلامی دەڵێ لە کاتی بوونی بە پەرلەمانتار لە بەغدا کار بۆ دابینکردنی مافە دەستوریەکانی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان دەکات و دەشڵێت ئێمە پێمان وایە دەبێ دڵسۆزانە نوێنەری خەڵکی کوردستان بین بەرژەوەندی خەڵک بخەینە سەر و بەرژەوەندی و حیزبی و بەرژەوەندی خۆمان. دارا لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکان پەیوەندی بە ڕەوتە ئیسلامیەکانەوە کردووە. خاوەنی پۆستی جیا بووە. لە سەرەتای ڕاگەیاندنیەوە تاکو ساڵی 2015 ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بووە. لە ماوەی ساڵانی 1999 تا 2013 ئەندامی کۆنگرەی نیشتیمانی عێراق بووە. ساڵی 2003 لەگەڵ ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ ماوەی 11 مانگ لەلایەن ئەمریکیەکانەوە زیندانی کراوە. ئەو کاندیدەی کۆمەڵی ئیسلامی پێی وایە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن لە ساڵی 2003 بەدواوە. لە کاتێکدا کورد لە بەغدا لەو پەڕی بەهێزیدا بوون. نوێنەرانی کورد لە بەغدا کەم تەرخەم بوون و هەرێمی کوردستانیش بێ ئاگاداری نوێنەرانی ڕاستەوخۆ لەگەڵ بەغدا مامەڵەی کردووە. نابێت چاوەڕوانی ئەوە بکەین دەسەڵاتدارانی بەغدا مافی کورد بدەن، پێم وایە نایدەن، دەبێ بیسەنین. بەس ئەوانەی پێش ئێمە بۆ نایان کردووە من پێم وایە کەم تەرخەم بوون لە کاتێکە کورد پێگەیەکی زۆر بەهێزی هەبووە. ئەوەی ڕۆڵی نەبووە لە خولەکانی ڕابردوو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون. پێشتر هیچ ڕۆڵیان نەبووە لەبەرەوەی حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ خۆی گفتوگۆ و دانووسانی لەگەڵ بەغا کردەوە مافەکانی شایستەی دارایی هەرچی بۆ ڕاستەوخۆ لە بەغدا وەریگرتووە. زۆربەی کۆبوونەوەکانیش کراون ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە بەغدا هەراگەدار نەبوون. دارا محەممەد ئەمین لە ساڵی 2007 تا 2010 خاوەنی امتیازی گۆڤاری ژینگە و ژیان بووە. خاوەنی چەند کتێبێکە بە زمانەکانی کوردی و عەرەبی. سەرۆکی ڕێکخراوی دۆستانی زەویە.
جیا لە زمانی دایک زمانەکانی عەرەبی و فارسی و ئینگلیزی دەزانێت ئەزمموی 30 ساڵ کاری ئیسلامی و سیاسی و بەڕێوەبردننی هەیە. بەڵێ بەڕێزان دووبارە سلااوان لەبێ ئەو میوانە بەڕێزانش کە ئێستا هاتن هەمووتان بەخێر بن سەر چاوەکانم بینەرانی بەڕێز بۆ خۆتان نەزانن مەسلەی هەڵبژاردن تا ڕادەیە دەتوانم بڵم لە لای ئێمە تازەیە لە پێناوی زیاتر قوڵکردنەوەی کولتوری هەڵبژاردن ئەم جارە لە ناو بڕگەی ئۆتۆمبیلەکەدا سێ پەرلەمانتاری پێشووترم دواندووە با بزانین ئەوان چیاڵێن لەسەر هەڵبژاردن لەسەر بربژێرەکان لەسەر مەسلەی دەنگدان بفەرمونون. من لە ئەزمموی ئەم سێ پەرلەمانتارە کە دوانیان پەرلەمانتاری عراقن وێکیان پەرلەمانتاری کوردستانە بەڕاستی بۆ بەرنامەکانم و پرسیارەکانم سوودم زۆر لێبینن. باەکی یەک ڕستان لێوە بگرم حاجی خەڵک چۆن دەنگ بدا و دەنگ بەکێ بدا. هیوادارم خەڵک هەر کەسێک هەڵدەبژێرێ دەنگی پێدەدا بڕوای وابێ ئەم کەسە لە باتی خۆی لەوێ ئیش دەکات و کەسێک هەڵ نەبژێرێ کە بەکەڵک ئەو شوێنە نەیە و توانای نەبێ لیاقەی نەبێ تەماشای ڕابردووی بکە تەماشای قسەکانی ئەمڕۆی مەکە ڕابردووی چۆنە ئەم کەسە ئەمجا بتوانە متمانی خۆتی پێ ببەخشە. باشە کاک ئوسامە خەڵکی چۆن ئەتوانێت لە ڕوانندی ئەزمموی خۆتەوە خزمەت بکات لە بەغا بەڕاستی خزمەت من دەڵێم وعدی شتێک بە خەڵک مەدە کە ناتوانانی بکەیت چونکە دەبی بزانین لە کۆتایی بڕیاری کۆتایی بەدەست مەکتەب سیاسی حیزبەکانە نەکەڵک خەڵک چۆن پەرلەمانتاری کارا بناسێت کە ئەتوانێت سبەینە نوێنەراتی ئەم بکات دەبێت ئاگاداری دروشمی بریقەدار بن بە دوایش بدروشمی بریقەدار نەکەون گوێ لە قسەکانیان بگرم زان تا چەند بە ئاگایە لە واقعی بەغدا لە واقعی قانونی پەرلەمان ئەرچی پەرلەمان و مەبەستێتی وەکو کوردێک لەوێ کار کە یامەکو حەزبیەک مەرجە لە دەستوری شارەزابن بێگومان دەستور شارەزابن زۆر شارەزابن نەکرد دەسوێ هەموو قانونەکان شارەزابن. سپاسانەکەم با بچینە ناو ئۆتۆمبیلەکە و درێژە بە گفتوگۆمان. بەڵێ بەڕێزان لەرکن سڵاوتان لەبێت ئەم جارە بە پێچوانەی شەوانی ترکە چەند بەنگدەرێکی لایەنەکانم هێنا بۆی کە سوود لە ئەزممویشیان وەربگرین دوو ئەندام پەرلەمانی پێشووتری عراق لەگەڵ ئەندام پەرلەمانێکی پێشووتری کوردستانم هێناوە کاک دکتۆر ڕۆز و کاک ئوسامە جەمیل و کاک بیلال سلێمان. کاک ئوسامە لە خولی دووەمە ئەندامی پەرلەمانی عراق بە ڕای تۆ ئەم شێوازی بانگەشەی ئێستا چۆن هەڵی هەسەنگێنی هەستەکەی ئەمە بۆ پەرلەمانی عراقەیە یعنی بۆ پەرلەمانی عراقە بە تام و چێژی بانگەشەی هەڵبژاردننی کوردستان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من حەز دەکەم یەک شت بڵێم کاک ڕەنج ئەویش ئەوەیە ینی متابعی زۆربەی زۆری بانگەشەی ئەو برادرانم کردی خوان تەشریح کردووە ئەو پرۆژە زەخم و گەورانەی کە باسی دەکەن دەچین لەوێ لە بەغداوادی دەکەن تەنفیزی دەکەین یاجێ بەزی دەکەین هیچی وا دەرناچی کە دەچنە بەغدا دەبینن واقع عشیدیە لە باشە نایزانن یا مبالغڕاستی لەگەڵ خەڵکە بەشەکی ڕەنگە نەیزانن بەشەکی دەغدەغای عاتیفەی خەڵکە لە بۆی دەنجیان پێ بدا بەشەکیشی یعنی واتێ دەگەن فعلەن دەتوانن چنەوە شتانە بکەن بەڵام ناتوانن بۆ ناتوانن لەبەر ئەوەی لەوێ بڕیاردان بۆ ئێوە هەنێشتان توانی بکەن لە خولی دووەمە خولی دووەم جیا بوو خولی دووەم یەکەم شیعە زۆرینە نەبوو دووەم هاوپەیمانێتی بینی کورد و شیعە زۆر بەهێز بوو و علاقی سیاسی و کۆمەڵایەت و ئابووری بەقوت بوو سێەم کورد لە خولی دووەم وەکوونەتەوە تعاملی لەگە دەکات چایە مامجەلا سەر و کۆماری عێراق خۆی کەساتێکی کاریزمیای بەقوەتی هەبوو دەتوانن بن ڕەشماڵیشی گەورەش بوو لە بۆ هەموو عێراقیەکان هەموو لایەنەکان ڕێزیان دەکرد یعنی کۆدەنگی کوردیش تەسیری هەبوو دکتۆر ڕەواز لە تەجروبەی خۆم کاگرنج پەرلەمانی عراقی خۆت دەزانی ئێمە کەمینەین یعنی ئەگە بە ئەوانەش حساب بکەین کە لە مووسڵ و لە کەرکووک و لە گەرمیانیش دەبنە بەشێک لە وجودی کورد لە پەرلەمانی عراقی نابینە 120 ئێمە بەو کەمینەیە لە پەرلەمانێک کە زۆرینەی شیعەیە و ئەوەی شیعە نییە ئێستا کەوتۆتە ژێر
هەژمونی شیعە لەو پەرلەمانە بەڕاستی بە پەرتەوازەی هیچ بەدەست ناینین خۆتان دەزانن پەرلەمان بۆ نمونە کۆمەڵێک لێژنەی هەیە هیچ کوتلەیەک ناتوانانی بەتەنیا ئەندامی فعالی هەبیل هەموو لێژنەکان تۆ پێویست بە یەکترە کار بکەیت تازای ناو لێژنەکان چ دەگوزارێت خەڵکێک کە بانگەشێڵ بژارد نەبینێ ئاوا حیزبەکان لەگەڵێکتونن و ینی تەسەورەکەی ئەمە ببێ بە کاڵایەک بە باڵای علااقاتەکانی ئایندەشە یان نا ئەمە بانگەشەیە ڕەنگە کورد ئەم زارەیەک دەنگ ببێ لە بەڵغا تەمە نادەکەم وابی تەمە نادەکەم ئەوان ئەو واقع ببینن لە بەغدا کە بڵێ بەتەنیا هیچ ناکرێت کاری پەرلەمان کاری وەکو ملاکەمە نیە تۆ بەتەنیا لە حەلەبە بی و هەموو شتێک بەتەنیا خولی پێشوو چۆن هەڵیە سنگێنی ئەدای فراکسیۆنەکانی کورد باش بوون بەداخەوە زۆر پەرتەوازە بوون و ڕنگدانەوەی خراپیان لە سەردۆخی سیاسی کوردستانە بوو هەر فراکسیۆنەکان پەرتەوازە بوونیا لە ناوێکی شارەکان لە ناویەکیشا لە ناو هەمان کوتلە یەک دەنجی نەبوو من هیچ کوتلەیەک لەو قسەم دەرناخەم کوتلەکان لە ناوخۆشیان پەرتەوازە بوون پشتیوانی کەسێکیان نەدەکرد بۆ ئەوی ڕابەرایەتی کوتلەکە بکە بۆەوەی بتە دەنجی ئەو کوتلەیە لە ناو پەرلەمانی عراقی وەکو پێویست ئەدائیان نەبوو بەداخەوە زیانی کورتەوە بوو سەرنجام بێگومان تۆ کە خۆت کەمینەی لە ناو ئەو پەرلەمانە و دەنگت پەرتەوازەیە بێگومان دەبێتە هۆی لاواز بوونت تۆ ناتوانانی وەکو نەتەوێ قسە بکە ئەو کاتە لە پەرلەمان تۆ وەکو کۆمەڵێک کوتلەی حزبی مامرەت لەگەڵ دەکرێتن کاک وسامە جەمیل بەڕاشکاوی لە پۆینتەکەیە ئەڵێ زۆریان یا مبالەغاکەن یا نایزانن تۆ چیەڵی هەستەکەی زۆر مبالەغاکەن ئەندام پەرلەمانەکان هەستەکەی میلەت بە ناتێگەیشتووە بینن هەندێکیان بەداخەوە من لە حملەی خۆم ئەوم لەبیرە کاگوسامە لەبیریتی زۆر بەدی خەت قسەمان دەکرد چکە بەڕاستی ئێمە دەینەوە ئەو شارە دەبی لەبیر نەکەین ئێمە دەینەوە ئەو وڵاتە دوای 4 ساڵ و پەرلەمان تاوا دەکەی دێوە ئێرە کە ئەو وعودە زل و زەبلاحانە بازەکەی ڕوبەڕووی خەڵک دەبێ و خەڵک لێت دەپرسی ئەو قسانت بۆ کرد دقیقەکە حاجی بلال هەز ناکەی ئێستا خەڵکێکە سیاست طبعا فەزیلەتە ئەگەر بە ڕێکوپێکی بەکاری بێنی وەنیە یعنی دەرفەتێکە بۆ خزمەتکردن بۆ چاکەکاری وەنیە هەز ناکەی ئەگەر ئەندام پەرلەمانەکانی ئێمە ئاوا بە بڵێن سنگی لێ بکەنەوە بە ئارەزوی خۆیان قسە بکەن هەنێشت بڵێن کە خۆیان نەزان سبێنێ جێبەجێ ناکرێ ئەوەندەی تر خەڵک بێ ئومێد نابێ بە سیاست لە وڵاتە بەتاکید من خۆشم هاوڕام لەگەڵ هەردوو برای بەڕێز کاگوسامە و کاگوتۆر ڕەوەز کە بەڕاستی ئەو بانگەشەی کە دەکرێت ئێستا ناڵێم هەمووی بەڵام زۆری ینی ئەوەی کە ئەو دەیڵێت نەک بە ئەندام پەرلەمانێک بە حکوومەتەکەش ناکرێت بە هەموو پەرلەمانەکەش ناکرێت بە خودی سەرۆگۆزیرانی ئێستاش بە عەبادیش بەویش ناکرێت کەواتە ئەم جۆرە مبالغەیە بۆ شخصێتی کەسەکە هەر کەسێک کە دەیخوێنێتەوە و گوێی لە ڕادەگرێت پێم وایە شخصێتی پێدا دەبەزێت نەک پێی بەرز بێتەوە ئەوە نەبێ میلەتی ئەمە داوای لە بردنەکەم بینەرانی بەڕاز بەس ڕەنگە هەنێک کا بڵێن میلەتی خۆمانە ناسین خۆ پێشوەتری ژێک دنیاوە عەدمان ناو جێبەجێشمان نەکرد و ئەوەتانی ئەم جارەش هەر ئەتوانین قسەی وا بکەین سیریەوەی تیانە بەتاکید خۆ ئەمە جۆرێکە لە خەڵەتاندنی خەڵک بەڵام بەتاکید خەڵکی ئێمە ساڵ بە ساڵ لەو وەزعانە زیاتر واعی دەبێت زیاتر تێدەگا زیاتر وردەبێتەوە و تەجروبە وەردەگرێت بۆ ئەم پێم وایە هیوادارم ینی ئەو بەڕێزانەی کە بانگەشە دەکەن لە مستەوای خۆیان بانگەشە بکەن ئەگەر ناشی زانن باشتر وا بپرسن مشاوەرە بکەن چۆن بانگەشە بکەن نەک شتێ بڵێن کە ناکرێت تۆ لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە کە 4 ساڵ ئەندامی پەرلەمان بوویت و کادرێکی پێشکەوتوی کۆمەڵی ئیسلامی کوردستانی شیوەنیە باشە کاک حاجی لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە ینی پێشنیارە چییە بۆ پەرلەمانتاران ینی بۆی کە بانگەشەی کوردستان تێکەڵ نەکەن لەگەڵ بەغا تۆ خۆ زۆرجار لەو تێک ناچە وڵی من ئێستا بانگەشەی کە دەیبینی بەتاکید زۆرتر ئەو قسانە کە دەگوترێ باز لە دۆخی هەرێمی کوردستان دەکەن کە ئەمە ئەو پەرلەمانتارە بەڕێزانە کە دەست نەبەغدا بە شێوەیەکی گشتی لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە دەکەن نەک ئەوەی کە ئەوان کۆمەڵک شت دەگوترێت کۆمەڵک پێشنیار و قسە دەگوترێت کە ڕەبتی بەوانەوە نیە پێم وایە نەبێ ئاگیان لە بەغانیایە وڵیان کۆکردنەوەی دەنگ و پێم وایە ئەسڵەکە ئەوەیە کە ئەوەی کە من دەیبینم هەندێک لەوانەیە کە گوێم لێیان بۆ قسە دەکەن ئاگایان لێە و زۆر چایجۆزەکان دەبینن و پێشتریش و ئەندام پەرلەمان بوون لەبەرەوە سابقەیان هەیە تەجروبەشیان هەیە بەڵام پێم وایە ئەوەی من پێم وایە ئەم جۆرە کەسانەی کە زیاد لە حەد مبالەغە دەکەن بۆ خەڵەتانی خەڵکە کە ئەمە بەڕاستی کارێکی باش نییە
و گونجاو نییە پێویستە هەرکەس بەقەدەر توانای خۆی بەقەدەر مستەوای خۆی بەقەدەر ئەندام پەرلەمانێک ئەو پەڕی باشترین ئەندام پەرلەمان چالاکترین ئەندام پەرلەمان چەندی پێ دەکرێت ئەوەندە بڵێ لەوە زیاتر نەڵێ باش هەستەکەی بەزن قسەی زۆر سیر کە گوێت لێ بۆ چییە؟ لەمەی کە واتان بۆکەم و واتان بۆکەم و هەیە بە جملە وعدەیە بۆ لە هوەرمەندانەوە تاوەکو و پارێزان ئەی کە جملێ بووە مەسەڵەن کە هەندێک بەڕێز کە قسە دەکە ئەم وڵاتی ئێمە جارێ هەرێمی کوردستان زیاد دەکاتەوە لە عراق کە ئەو ئەندام پەرلەمانە کە چۆ بەغدا ئەبێ کە لە وەکو پەرلەمان دەنجیدا بۆ هەر شتێک بۆکو عراق دەنگ دەدا یەک دوو ئەو کە باز دەکاڵێ ژیانی خەڵک وانیشان دەدا کە ژیانی خەڵک دەگۆڕێ بە شێوەیەکی زۆر سەحراوی کە ئەمە بەڕاستی یعنی قابلی ئەوە نییە کە ئینسان قەنەعەتی پێ بکە باشە لەسەر یەکدەنگی کورد مەسەڵەن زەڕورەت یەکدەنگی کورد لە بۆ فراکسیۆنەکان قسەت چییە؟ بەتاکید ئێمە لێرە با ئێسقان یەک بشکێنن ئێسقان نەشکێن با گۆشتی یەک بەتاکید ئێمە دوجار کە دەچینە بەغدا یعنی ڕوونە ئێمە لەوێ کەمینین ئەو کەمینەیە باشترین شتەوەیە کە بەیەکەوە بین بێکەوە و هاودەنگ و هاوڕابین بەڵام ئەو یەکدەنگ و هاوڕاییە کاک بەتاکید بەوە بە یەک چەپڵێ بە یەک دەست لێ نادرێت بەتایبەتی تریش بەڕاشکاوی بڵێم برادرانی یەکێتی و پارتی لە ڕابردوودا وا حاڵی بوون کە ئەوان کوێخان و ئەبێ خەڵکیش بە دوایان کەوێ ئەم فکرەیە تا بمێنە خراپە ئەبێ ئەم فکرەیە دەرکەن لە مێشکی خۆیان ئەبێ بێن بیر لەوە بکەنەوە کە ئێمە هەمومان بەیەکەوە جوانین بێکەوە نەکرێتەوە و پارتی لە بەغا بگیرە ئەمەشە نبینی بەڵێ مەسەن لە بری ئەوەی کە دانیشن لێرە دانووسان بکەن لێوە پاشپلان لێکە گرت مەسەن لایەنەکانی تریژانی ئەمە زۆرترە ئەمە زۆرترە بەڵێ پاشپل لەگەتر بووە مەخنەت نییە بۆ هەردوو بەتاکید ئەوە خۆ ئەو یەکێتی و پارتی کە بەیەکەوە زۆری نەبوون هاوپەیمانیان کردووە خۆیان باسی یەکتر دەکەن ئەو باسی ئەو دەکات کە پاشپل ئەوش باسی دەکات پاشپل هەردووچیان لەتریان گرتووە تاکەی مەسەڵەن ئێمەی میلەت خەڵکانێکە بەڕاستی سێبەری ئەم حیزبانەنین خەڵکانێکە مەسەڵەن سەرەتاییترین ماف ئەوەیە حزبی نەبیت و بژیت باشە کاک ئوسامە جەمیل تاکەی خەڵکی ئەم وڵاتە باجی ئەوە بە تا دوێنێ ئەگەرێکەتی و پارتی گەل لە کۆمەیان کردووە غەدریان کردووە لە کۆمەڵ یەگرت و گۆڕان ئینجا دانیشین ئەوان هاوپەیمانی بکەن و تۆڵە بکەنەوە ئایا میلەت وا ڕوا بڕێوە کاک ئوسامە نەخێرنا خۆی بزانە هەڵا لە هەردوو لایە یعنی ئێمە نابێ بڵێت بە تەنها خەتایەکێتی و بێگومان وایە خەتای لایەنەکانی دیکەشە خەتای میلەتیشە گۆڕانکاری تۆگەر بتەوێ بکرێت دەبێ میلەت لە ڕێی سندوقی دەنگدان بیکە هەوڵ بدات چێ باشە بێتە پێش شێ خراپە دووری خاتەوە ئیتر ئەو خراپە من بم دکتۆر ڕەوەزبی کاک حاجی بێ جەنابەت بی هەر یەکێک بێ ئەوە خاڵێکی زۆر گرنگە دووەم ئێمە کە دەچینێ بەغدا دەبێ بزانین هەر هەمومان بە جیاوازی دەنگ و ڕێگمان ئێمە کێشەیەکمان هەیە لەگەڵ بەغدا کە ئەو کێشەی لە کۆتاییدا هەمومان دەگرێتەوە کە موچە بڕا موچەی منیش بڕا موچەی پارتێک بڕا موچەی چێتێک بڕا موچەی شیوعیەک بڕا موچەی کۆمەڵێکیش بڕا لەبەر ئەوە عێراق تعامل لەگەڵ هەمووی وەکو یەک دەکا لە ئیمتیازات و لە بڕین هیچ کاتێک حکوومەتی عێراقی نەیوتووە من زەربە لە یەکێتی و پارتی دەدەم بەڵام لە گۆڕان و لێگرتو لە کۆمەڵ نادەم ئەو خاڵە زۆر گرنگە ئێمە بیزانین کەواتە پێشنیارە چییە بۆ ئەمان کە مەسەڵەن ئەزمونێکت هەیە وەڵای من پێشنیاری بۆ ئەوەی کە سبەینە چۆن مامەڵە بکەن لەوێ من یەکەم پێشنیارم بۆ یەکێتی و پارتیە کە بەیەکەوە لەگەڵ لایەنەکان هەمویان بەیەکەوە هەست بکەن کە بزانن ئەو زەرەرەی دێتە پێش بەر هەمویان دەکەوێت هەموو لایەنەکان تەسەورەکەی بە کۆدەنگی سبەینێ بچن بۆ هاوپەیمانەتی کردن لەگەڵ لایەنە براوەکان یا ئەم جارە پەرتەوازە ئەبین و هەر حیزبە و بەتەنیا بۆ خۆی چێتە ناو تێکەڵی ئەتوێتەوە لە ناو فراکسیۆنێکی شیعی یا سونیا ڕەنگە ماوە یەک پەرتەوازەی هەبێ بەڵام دوایی هەموو کوتلەکان بۆیان دەردەکەوێت کە تەنها یەک دەنجی و کۆدەنجی کۆیان دەکاتەوە یەک دەگرن بەڵام لە خولی ئێوە شاتا سێ مانگ پەرتەوازە بوون خۆپشاندانەکانی سلێمانی و هەولێر و وەزعی تێسونی خولی ئێوە لە ڕووی یەکدەنگی کوردەوە یەکدەنگ بوون بەڵێ بێگومان کاگرنج کێشەیەکێ لێرە ناکرێ ئێمە یەک ریزیمان لە بەغدا بکەینە ئامراز بۆ دەستکەوتی سیاسی لە کوردستان یەک ریزی لە بەغدا نابی مەرزداربی یەک ریزی دەبی فەرزبی لە سەرمان چکە حەلی ترمان نیە بەدیلی ترمان نییە کە تۆ یەک ریز نابی لە بەغدا ئەی بەدیلەکە چییە کە تۆ پەرتەوازەی هەدەفەکەت چییە پرۆژەت چییە چی بەرامبەر ئەوە بەدەست دەینی بۆ میلەتەکەت ئەو بەستنەوەی من لەگەڵی نیم ئەندام پەرلەمانانە هەموو ئەندام پەرلەمانی هەموو حیزبەکان زێدەڕەویەکەن یان تۆش قەنەعەت وایە مبالەغە زۆرەکەن لە بانگەشە واتان بۆکەم و واتان بۆکەم زانی ئەو مەوجە ئەو شەپۆڵە لە خوارەوەی عێراقەوە بمان هات لەگەڵ مزایداتی تاری سەدری لە سەرەتای پرۆسی سیاسی عراقی
و بەداخەوە ئێرەشی گرتەوە بێنی ئەوە لەوێ هەر بڕۆ سەیری لافیتەکان کە یەکێکیان نووسیوەتی فاتیمەتە زەهرا داوای لێ کردوم ئێوە دەنگ بە من بدەن ئەخر کاکە ڕەنج ئەگەر ئێمە بەردەوام بین دەگەینە ئەو نقطەیەش ئەگە ئێمە بەردەوام بین لەو مەوجی مزایدات و دروشم بازیە و یەکتر شکاندنە دەگەینە ئەوە یعنی ئێمە لە بەغدا وابزانم ئامانجمان وازەحە ئەو شێوانی خەڵک بە یەکتر شکاندن و بە شەڕبێک فرۆشتن پێم وایە دەرەنجام کورد تێدا زەرمەند دەبێت کورد پەیلاواز دەبێت باشە یەکشت مامەسا و ساما مەسەڵەن هەنێکە سەڵێ باشە ئێمە بچین و نەچین چیە خۆی ئەمە هەر کەمینێن ئەمە وایە یان نەخێر هەندێک جار باگراوند و قوەتی منطقی قانونی ئەندام پەرلەمان لە ناو لیژنەکان و یەکدەنگی کاریگەری هەیە بە بەڵێ و نەخێر جارێ ئێمە نەچین هەر ناویست کۆ ئێمە لە چوارچەوەی عێراقین و دەبی بچین زۆر جار قوەتی قانون قوەتی منطق قوەتی قسەکردن لە لیژنەکان و لە دانیشتنی پەرلەمانیش تەسیری کاریگەری هەیە جاری وایە بە یەک لێدوان مەساری دانیشتەکانی گۆڕی زۆر سپاس کاک حاجی یەک ڕستە بڵێ چی ئەڵێ بە ئەندام پەرلەمانەکان ئەمانەی ئێستا بانگەشان یەک ڕستە هیوادارم ئەم بەڕێزانە بانگەشەکانیان تایبەت نەکەن بەوەی کە زۆرترین دەنگ بێنن تایبەتکەن بەوەی زۆرترین وعی بدەن بە خەڵک و لە پێناوی ئەوان کە دەیانێ بچن ببن بە ئەندام پەرلەمان بۆ خزمەتی خەڵکە لێستاوە فێر نەبن خەڵک بخەڵەتێنن چون ئەگەر ئێستا خەڵکیان خەڵەتان لە پەرلەمان بە تەئکید زیاتر خەڵک دەخەڵەتێنن زۆر باشە کاک دکتۆر ڕۆز یەک ڕستە بفەرمووی چێ فەرمووی من تەمەنا دەکەم ئەو برانەی ئینشاڵڵا هەمویان سەرکەوتوو دەبن لە کاریان لە خوشکەکانیش خوشکەکان ئەو خوشک برانەی دەستنە بەغدا بەڵام لە بیر نەکەن ئەوانە دەگەڕێنەوە کوردستان دەگەڕێنەوە ڕوبەڕووی خەڵک دەبنەوە مواجهەی خەڵک دەکەن خەڵک ئەو کاتە پرسیاریان لێ دەکات بۆیە هیوادارم ئەوە لە بیر نەکەن ئەوە تەنها بۆ 4 ساڵە زۆر سپاس یاخوا بەخێر بن سپاس سەرنج و پێشنیارەکانتان سپاس بۆ بەڕێزشت بەڵە بەڕێزان جارێکتر سلااوان لەبێ دیارە دووبارە بە خەراتنە دەکەم بەڕێز کاک دارا محەممەد ئەمین سعید بربژێری کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە ئەم قسانە لە ڕوانگەی ئەزمموی خۆیانەوەیکەن و ئاراستنیە بۆ پەرلەمانتارێکی دیاریکراو بەڵکو ئەمە باز لە کەشوهەوای هەڵبژاردنەکەن دواتر ئەگەر کۆمنتیشە هەبێ ئەتوانی قسەی لەسەر بکەی لەبەرەوەی کە سیڤەکەت چ من چ خەڵک بینی سیڤەکی دەوڵەمەە بە تایبەتی لە مەجای ئیشکردن لە بواری ژینگەیە هەمووەک نووسەرێک هەمووەک عاشقێکی ژینگە کە خەریکی دار و درەختەوە شتانە بووی هەمووەک سەرنووسەری گۆڤار هەمووەکو وەزیری پێشووتری ژینگەی حکوومەتی یاریمی کوردستان بۆیە من وەک عادەتی هەمیشەی پرۆگرامەکەم بە لە مەجای خۆیانە پرسیاری دەستوریەکەم چونکە ئەوەی کە لە زاری ئێوە دێتە دەرێ باشتر ئەبێ بە معریفەت لای بینەرەکانیشتان بۆیە پرسیاری یەکەمم بۆ جەنابەت ئەوەیە دەستوری عێراق لە چەند و کام مادەدا و بە چ شێوەیەک باسی ژینگەی کردووە ئایا حکوومەتی فیدراالی عێراق ئەرکەکانی بەپێی دەستور جێبەجێ کردوون سەبارەت بە دابینکردنی ژینگەیەکی گونجاو بۆ خەڵکی عێراق کەوا بزانم لەم مەجاڵە کتێب و شتیشت هەیە زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەران بە ناوی خۆی بەخشەندەی میهرەبان لە ڕاستیدا خۆتان نەزانن ئەم هەڵبژاردن بخۆی کەرنەڤاڵێکەوە لە وڵاتانی دنیا ساتەکانی هەڵبژاردن وەکو ئاهەنگیش بەڕێواچێ هیواداریشم لە کوردستانی ئەمە تا ئێستا هەڵبژاردنەکان بە بێدەنگی بەڕێوە چوون و کارەساتی نەخوازرا و ڕووی نەداوە مای خۆشحاڵیە انشاءالله ڕۆژ نادات دواتریش داواکارم لەوەی کە لەم هەڵبژاردنانە ژینگەکە پیس نەکەین بەڕاستی ئەوەش سیمای شاری وڵاتەکەمان ناشرین نەکە دەرەنجام ئێمە خەمی ئەمە ئەوەیە ئەم وڵاتە بتوانین مافەکانی دابینکەین بەرەو ئازاری و سربەخۆیی بەرین خزمەتی بکەین ئاوادانی کەینەوە ئەگەر ئەمەی کاندید ژینگەی شارەکە پیسکەین وەر کەسە لە شوێنی خۆیەوە کۆمەڵێک پۆستەرات لە پێناویەوەی دوو دەنگی زیا بێنێ بە سیکۆتین دایەکتن بە دیوارەکانەوە بەڕاستی ئەمە سیمایەکی زۆر ناشرینە سیمای کۆمەلگای مەدەنی و پێشکەوتونیە هیوادارم شتی لەو بابەتە نەکەین کەواتە بە پێی دەستور بە پێی چ مادەیەکە بێ ژینگە پیس نەکەین باسی مادە دەستوریەکانی ژەکەم لە ڕاستیدا ئەم پرۆسەیە ماندووبوونێکی زۆری ئەوێ من برادەرێکم جاری پێش و خۆی کاندید کردبوو بۆ یەکێک لە هەڵبژاردنەکان و ئەم کاندیدە تەواان زۆر ماندووە بێ و خەریکی بەرنامە و تەلەفۆنات و پەیوەندیکردن بە خەڵکو و هەڵواسینی فلێکس و دابشکردنی کارت و ماڵەوەش بێزارەکە بە تەلەفۆن و ئیسراحەتی نییە
لە ماڵە خێزانی پێوتبووە گەدەر نەچینێتەوە بۆ ماڵە دوجار ئەو شەوەی کە دەنگەکان جیاکرایەوە تاوان دەرنەچوو منی جوتم وڵات تۆ لە سەرای هەموو خەمەکانی ترێستا لە ماڵی شەوەرە ناگرنەوە هیوادارم دەنگمان پێبن ئێمە وامان لێنێ سەبارەت بە باسی ژینگە لەبەرەوەی ژینگە مادە دەستوریەکە بۆ ئەوی فریایی دە پرسیارەکە بکەوم لێت چەند پرسیارێکیش لە خەڵک وەربگرن بەڵە باش لەبەرەوەی پاراستنی ژینگە بەشێکە لە پاراستنی مافی مرۆڤ لە دەستوری عراقیە کە باز لە مافی ژینگە کراوە لە باسی مافەکان کراوە چونکە لە دەستوری عراقیە بابی دووهەم هەر هەمووی نزیکەی 36 مادەیە هەمووی باس لە مافەکان و ئازادیەکانەکە لە ناو ماف و ئازادیەکانە کە بڵێن لە یەک بابی دووهەم هەمووی فەصلێکی باسی حقوقە مافەکان فەصلێک باسی ئازادیەکانە لە باسی مافەکانە مافە جۆراوجۆرەکان باسەکە مافە سیاسی مەدەنیەکان و دوای دێتە سەر ئابووری کۆمەڵایەتەکان لێ باسی مافی ژینگاکە لە دەستوری عراقدا لە مادەی 33 دەستوری عراقی باز لە پاراستنی ژینگا زۆر تەواوە وەڵامەکەت دواتر پرسیاری دووەم پاش ناوبڕەکە لەت دەکەم سپاسە دەکەم بنەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە خزمەت بەڕێز دارا محەممەد ئەمین وەزیری پێشووتر و کاندیدی کۆمەڵی ئیسلامی کوردستان چاوەڕوانمان دەکەن. ئەمڕۆ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو. کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە. دوو حەزرە کاکە ئاکشن. ئەمڕۆ باسی دیبابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو چوار کات چواردە. واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین. ئەڵای من باوەڕم بە دەنان هەر نەما سەڵات دوای کردووە خەڵکی سا کردوەوە لە دەنگدا بەچی وڵێ نەما حیزبی کۆنین و خەوەندە سەڵاتین و ئەم خەڵکیشمانەگەڵ واژ نییە بجد ئەگەر ناڕازیت ئەبێ دەنگ بیت من خۆم ئەمەلم بە هاوپەیمانیە بەس ئەمان خۆیان پێشتر لە حکومەتا بوون ئەخرە و کاتی ئەوان لە حکومەتا بوون زەمان زۆر باشتر بوو لە ئێستا کاکە ئەم پیاوە ڕابردووی دیارە پێشتر یەک دنیا خزمەتی کردووە یەک نافدان و بەرنامەی هەیە ئێستا بەستی قەم باوەپەیمانیە کاکە بە زەوانیش دەتوانن لەگەڵ بەغارێ بکەون و ئەوە زەلیلی دەستی بێگانەش نەبی منیش حەزەکەم باوەپەیمانی سەرکەوێ بەس نازانم بەدایکی منی سەگۆڕێ ئەخمە ساخۆ بم هەرێک دەنگە کۆ بێتەوە بێ بۆ هەموو دەنگا من دەنگەیەم بە هاوپەیمانی ئەمنیش حەلەوێ بچین دڵبی بە هاوپەیمانی ئەچیت دەنگەین باوەپەیمانی بانەجاتمان بێ لەم گەندەڵانە بەس ئیتر تەواو بەسە ئیتر تەواو بۆ دادپەروەری و ئاوەدانی دەنگ دەدەین بە هاوپەیمانی. باشی باریامون بو سرکفتنه کردستان پدیب سرکرده کفشیانه گفشت آرمان جاب دست خوبه بینیم از پارتیمه Business class.
تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکانت و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بەخەڵات ببن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان. باشترین کوالەتی پشوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە تایخانە تای جیهان، لەسەر کار تای جیهان، لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار تای جیهان، لە ماوە دۆستان لە زەماوەندیش تای جیهان، بە ڕۆژ و بە شەو تا لە دوای تا لە دوای تا تای جیهان تایەکی تایبەت بۆ هەمووان. لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک باکڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق. ئەمڕۆ مەوێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو. کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد. ئامادەیە. دوو حاز لە کاکە ئاکشن. ئەمڕۆ مەوێ باسی دی بابەتێ. هی کات زۆر تاخیر بوو بە شەو. چوار کات چواردە. واو دێلاڤیێ تامی چەند خۆشە. لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین. وڵا بەرەزان جارێکتر سلااوان لەبێ بێگومان وەکو بەر لە ناوبڕەکە بینیتان وەڵامەکەی مامەسادارە محەممەد ئەمین سعید بربژێری کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر تەواو بوو دیارە توڵ و تەفسیلەکەشی بۆ ئامادەبووان باس کرد بەڵام نامەوێت ئەمێ دواتر باسی بەرنمەکانی خۆی بکە بۆیە پرسیاری دووەمم لە مەجای ژینگەیە بێ لە مەجای نەوت و غازا بێ لە مەجای قانونی ئەحوالی شخصیا بێ لە هەر هەموو بوارەکان ئەپرسم بە پێی کام مادەی دەستور هەرێم بۆی هەیە یاسایەک جێبەجێ نەکا کە پێچەوانەی یاساکانی هەرێمی کوردستان بێت و لە دەرەوەی دەسەڵاتە حەسڕیە فدراڵیەکان بێت. ئەمە و کاتەش کە وەزیر بووی هەندێک جار ئەم بەریەکەوتنانە دروستە بوو. لە ڕاستیدا ژمارەی مادەکە بزەبت نازانم ینی مادەی 122 لە کۆتاییایە باس لەو دەسەڵاتاناکە کە هەرێمی کوردستان هەیەی و ئەمانە لە سەلاحەتی هەرێمی کوردستانە. تەسەوڕەکەی مادەی 100 چەند بێ؟ 122 لەو یەکێک لەو بابەت ئەوەش تەواو نزیکە مادەی 121. مامەسا ئەگەر سبەی نەبووی بە ئەندامی پەرلەمانی عێراق یەکەمین کار لە ڕووی یاساییەوە هەوڵ بدەی بیکەی چییە؟ لە ڕاستیدا ئەرکی زۆرمان لەسەر شانە. من پێم وایە خەڵکی کوردستان چاوەڕوانی زۆر شت لە نوێنەرانی خۆیەکە. بە تایبەتی لە خولی داهاتوو بارودۆخەکە جیاوازە بەوەی کە پێشتر لە هەرێمی کوردستانە و تا خولی ڕابردووش و تا کاتی ڕیفراندۆمیش هەرێمی کوردستان وەکو دەوڵەت مامەڵی کردووە لەگەڵ بەغدا و زۆر دەسەڵاتی بەدەر لە دەسەڵاتە یاسایەکانی خۆشی مامەڵی کردووە لە زۆر بۆری جیاوازە. یعنی من خۆم لە حکوومەت هابووم ئەزانم و پێگەیەکی بەهێزیشمان هەبووە لە عێراقی زۆر لاواز بووە دەرەنجام وا مامەڵی کردو. بەڵام پێم وایە لەمە دو ئەرکی پەرلەمانتاران لە بەغدا زۆر قورستر دەبێ بەوەی کە دەبێ ئەوان نوێنەرایەتی خەڵک بکەن بەشێک لە ئەرکەکانی حکوومەت. خۆت بە دیاریکراوی بۆی کاتەکە بەشت بکە چیەکەی چ یاسایەک دەرەکەی چه فەراغێکە بینی یەکەم کارکەیەکی چییە؟ من لە ڕاستیدا کۆمەڵێک یاسا لە یەکێک لەوانە بابەتی ژینگەییە کە بەلامەوە زۆر گرنگە هەچەند ئێمە یاسای ژینگەمانەیە لە هەرێمی کوردستانیش و لە عێراق پێویستی بە گۆڕانکاریە بەڵام پێش ژینگە بەلای منەوە ئەوەی پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە. ئێمە لە دەستورە باس لەوە کراوە کە واریداتی عێراق
هی بۆ خەڵقی عراق بێ بە یەکسانی بە هەرێمەکان و بۆ پارێزگاکان بەڵام ئێمە بینین من پێم وایە ژیان لە پێش نان لە پێش ئازادیەوەیە نان لە پێش سربەخۆیەوەیە ئەوە بۆ چوونی خۆمە بۆیە دەبێت هەوڵ بدەین شایستە داراییەکانی خەڵقی هەرێم کار بۆ ئەوەکەم و بە گرنگترین خاڵیشی ئەزانم و من پێم وایە ئەبێت چی لە توانامانە هەیە بە خۆم و بە هاوکارەکانمەوە کار بۆ ئەوە بکەین کە چۆن بە پێی دەستور مافی خۆمانە بێبەش نەبین لەم شایستە دارایانە چی بکەین ئاسایەک دەرکەین ئەوەی پێشتر گوزەراوە زوڵموستەمێک لە خەڵکی کوردستان کراوە نەیەڵین دووبارە بێتەوە و ئەو خاڵانەی تایبەتە بە شایستە دارایەکان جێبەجێ بکرێت بە لای منەوە لەم قۆناغە لە هەموو شتێ لە پێشتر زۆر باشە بەهۆی خراپی و پیسبوونی ژینگەوە شێرپەنجە لە عێراق زۆر بووە بۆ خۆتەزانی بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی ڕابردووە 25666 نەخۆشی شێرپەنجە لە عێراقە بووە نەخۆشخانەی تیشک و پزیشکی ئەتۆمی لە بەغدا ساڵانە 12000 نەخۆشی شێرپەنجەی هەیە ئەوەش زۆرتر لە هەموو وڵاتانی جیهان و تەنیا دوای لێدانی ئەتۆمی ئەو ژمارانە لە ژاپۆن تۆمار کراوە یعنی پێشووتر شتێکی وا نەبووە زۆر لە نەخۆشانی شێرپەنجە لە عێراقەوە بۆ چارەسەر دێنە سلێمانی و دهۆک ئێوە هیچ پرۆژەیەکتان هەیە وەکو تایبەتمەندێک بۆ ئەو بوارە من لە ڕاستیە پرۆژەیەکم نییە بەس بەلامەوە گرنگە و بوارە گرنگی پێ بدەین چونکە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە دوجار ئێمە پێش ڕاستە ئەندام پەرلەمانی لە عێراقە بەڵام پێشتر نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەین ئێمە ڕێژەی شێرپەنجە لە هەرێمی کوردستانی زۆر بووە کاریگەری پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستانی شاچی وای کەمتر نیە لە عێراق لەبەرەوەی کاریگەری گەورەکە ئەو جەنگانەی لە عێراق و ناوچەکە ڕووی داون لە نەتیجەی سیاسەتی هەڵەی دەسەڵاتدارانی عێراق هەموو جۆرە چەکێک بەکار هاتووە لەوانە دیپلێتد یۆرانیۆم کە نەتیجەکەی نەخۆشی شێرپەنجەی بڵاو کردوتەوە هەرێمی کوردستانیش گرتوتەوە ڕێژەیەکی زۆر هەیە و یاساشمان هەیە و بەشێکە لە دەستوری شاهاتووە چۆن مافی تەندروستی خەڵک بپارێزرێ و چۆن سیاساتی ژینگەی داڕێژین بۆ پاراستنی تەندروستی خەڵک بۆیە پێویستی بەوە هەیە تەنها یاساکان کە هەن کارا بکرێن بەڵام پێشووتر هەموو خەمی پەرلەمانتاریان نەبووە لە هیچ کوتلێک حتا لە عێراق بۆ خۆتەزانی پەراسخراوترین شت ژینگەیە لە کاتێکا خۆت باسی ئەو مادانەت کرد پەیوەندی بە مافی مرۆڤەوەیە پاراستنی ژینگە و ژینگەی تەندروست بەشێکە لە مافی مرۆڤ لە کوردستان و عێراقا بابەتی ژینگە خۆی لە جیهانان نوێ لە کوردستانیش و لە عێراقی شاگرنگی پێ نەدراوە پێویست و لە هیچیانە تا ئێستا وەزارەتی هەبوو وەزارەتیش نەماوە لە کاتی ڕوخانی ڕژەمە ئەمریکەکان داوایان کرد وەزارەتی ژینگە لە عێراقا دروست کرێ دواتریش لە هەرێما دروست کرا وەزارەتێکی باشیشمان دروست کرد یاسای پاراستنی ژینگەشمان دانا دام و دەستگاکانی دروست بوون دوایی لە بەغدا وەزارەتی ژینگەوە چۆ سەر وەزارەتی تەندروستی لە هەرێمیش وەزارەتی ژینگە بووە بە دەستەیەک دوجار گرنگی ژینگەی نەماوە بەڵام لە هەرێم هێشتا باشترە بۆ خۆتەزانین هێشتا باشترە ستراکچەرەکە هەیە بۆیە باسی مەسلەی شەڕ و کارەسات و تەپوتۆز و ئەوەت کرد پرسیارێکیشم هەیە لەم بوارەدا ئەپرسم تۆز و خۆڵ لە عێراقدا بووەتە دیاردەیەکی ژینگەی زۆر مەترسیدار بەپێی راپۆرتێکی سەنتەری لێکۆڵینەوەی جەنگ لە نیویۆرک تۆز و خۆڵی عێراق 37 جۆر کانزای کاریگەری خراپ و 147 جۆر بەکتریای خراپ لەسەر تەندروستی مرۆڤەکان لە خۆ دەگرێت یعنی ئەو تەپوتۆزەی کە دێ بۆ سلێمانی و هەولێر و دهۆک و لە جنوب وەسەتەیە ئێوە وەک شارەزایەک هیچ پرۆژەیەکتان هەیە بۆ ئەو کارەساتە ژینگە تەندروستیە یعنی چوونە بۆ پەرلەمان بەشێک لەم خەمانەی تایە یا تەنیا مەسلەیەکی سیاسیە نا بێگومان ژینگە خەمی منە و چارەسەری ئەو کێشانە لە یاسای پاراستنی ژینگەی عێراق و هەرێمیشا هەیە یعنی بە یاسا هەمانە بەڵام کاری بۆ نەکراوە میکانیزمی جێبەجێکردنەکەی کە وەزارەتی پەیوەندیدارە کاری بۆ نەکردووە تەمانەمەیەک وەزارەتیش تیا پەیوەندیدار نییە چونکە ئەو کێشەیە تەنها عێراقی نەگرتوتەوە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە جا ئێمە بوو بە پێی بودجەکە لە سا حەڤەی خۆڵەکەمان بۆ بێ بەس جاری وایە زۆرمان بووە ئەم ساڵ بودجەکە کەمی کردووە ئەگەر بودجیان کەم کردووە بێ خۆڵەکەشمان کەمتر بۆ بێ جاری وایە ئەم خۆڵە لە بیابانی عەرەبیەوە دێ لە وڵاتی حیجازەوە دێ لە ئەفریقاوە بۆمان دێ هەتا ئازربایجانە ڕوا لەبەرەوە ئێستا بۆتە خەمێکی نێودەوڵەتی و ئێستا عێراق لەگەڵ وڵاتانی دەروبەر و دراوسەیە خەریکی ئەوە کەواتە چیەکەی بۆ ئەوەی تۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزیر بووی بۆ ئەوەی کە نەک بە تەنیا بڵین بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان و عێراق بەڵکو بتانی فەندیش پەیدا بکەی لە ڕێکخراوە
نێودەوڵەتیەکان. ئەرکی من ئەگەر بچمە پەرلەمانی عراق لەبەرەوە یەکێک لە کارەکانی من چاودێریکردنی حکوومەت و بەڕێوەچوونی یاساکانە بەس یاسای پاراستن و چاکردنی ژینگەی عراقی جێبەجێ بکرێەوە بتوانین چاودێری وەزارەتی ژینگە و تەندروستی بکەین کە لە بەغدا بەیەکەوە وەزارەتێکە بۆی بارکەکانی خۆی هەستەوە من بش بمە ئەندام لە لیژنەی ژینگە و تەندروستی کە لیژنەیەکی گرنگە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانە پێم وایە لەو بوارە ببی باندام پێم باشە لە یەکێک لەو لیژنانەی کاری تیاکەم باشە بێگومان کۆمەڵی ئیسلامی حزبێکی سیاسیە لەبەرەوە حەقی خۆیەتی دەرفەتان بەم قسەی سیاسیشتان هەبێ بۆیە پرسم کۆمەڵی ئیسلامی بۆچی بەشداری لە لیستی ئیسلامیدا نەکرد کە یەکگرتو لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی و هەنێک کەسایەتی ئیسلامیدا دروستی کردووە. لە ڕاستیدا من لە کوردستانە لە ناو قاوارەکانە هیچ لیستێک نێ ناوی لیستی ئیسلامی بێ دوو لیست هەیە لیستی ئیسلامی پێوە بێ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لیستێکی ترمان نیە ناوی لیستی ئیسلامی بێ ئەوەی من ئاگادارم. بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ یەکگرتووەوەی ئیسلامی لەبەرەوەی خۆی لیستی نەبووە لە بەغدا پێشکەشی نەکردووە دوای ڕێککەوتنێک لە بینی ڕابەریشیانەیە بەڵێ کە لەبەرەوەی لیستیان نەبووە ڕێککەوتنێکیان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کردووە کاندیدێکیان لە بۆ ئەمە ناونانەی لیستی ئیسلامی بەس لەبەرەوەی خۆتانی تێدا لەبەرەوەی لیستەکە ناوی لیستی ئیسلامی نیە من چۆن ناوی بنێم لیستێک بە یاسا ناوی لیستی یەکگرتووی ئیسلامی باشە بەڵام وەکو محتەوا بە لیستی ئیسلامی دەزانین من پێم وایە لیستەکە ئێمەش ئیسلامیە ئێمەش هیچ حزبێکی ئەلمانیمان لەگەڵا نییە و باسێکی حزبە ئیسلامیەکانی عێراق بکەین لەسەر دروشمەکانیان دروشمێک زۆر خۆی بەیان دەکرد لە عێراق باسی هەرێمی کوردستان ناکەم لەوێ خەڵکانێک ئەیانوت بە ناوی ئاینەوە دوو لە ڕووی جەنابەت دزەکان دزیان لێکردین ئێوە دروشمی زۆر لە خۆپیشاندانەکانی شارەکانی عێراق بوو بینیتان ئەمە بوو چۆن تەماشای کار و ناوبانگی حیزبە ئیسلامیەکانی عێراق دەکەن کە بە هۆکار یەکەمی گەندەڵی عێراقدا دەنرێن ئەو عێراقەی پێنجەمین گەندەڵترین وڵاتانی جیهانە من پێم وایە بەڵێ ئەدایان چۆنە لە سەنگێن من ئەدایان پێم وایە تا بینەقاقای لە گەندەڵیان ڕۆچوون ئەوانە حیزبی تائیفی بوون ئەوانە حیزبێکی نە ئیسلامی بوون و نە نیشتیمانی بوون لەبەرەوەی نە لەسەر بنەماکانی ئیسلامیشیان کرد نە لەسەر بنەماکانی نیشتیمانی بوون چونکە پێم وایە ئەو کەسێک کە لەسەر بنەمای ئیسلامیش بکە هەموو بەرژەوەندیەکانی خۆی کاتە خزمەت بەرژەوەندیەکانی خەڵک ئیسلام داوای دادپەروەریەکە ئیسلام داوای نەهێشتنی گەندەڵیەکە پاراستنی مافی مرۆڤەکە دابینکردنی خۆشببختی بۆ خەڵکەکە ئیسلام ئەوەیە سەرکردە و بەرپرسەکانی لە پێناوی خەڵکا بتوێنەوە هەر کەسێک تیجارەت و بازرگانی بەسەر دەنجی خەڵکەوە بکە ئیسلام لەوانە بەڵام لە نەتیجە ئەحزابی دینین یا دینینین بەڕایتەوە من پێم من لەگەڵ ئەحزابی دینی هەر نیم ئەحزابی ئیسلامی نان ئیسلامینین ئەوانەی ئەوێ عێراق ئەوانە ناوی ئیسلامیان لەخوایان ناوە بەس ئیسلام بریتێ لە کۆمەڵێک دەقی دیار و بنەماکانی ئیسلام لە قورئان و حەدیثە هاتووە ئەوەی کە پەیڕەوی لێ نەکا با ناویش بنێ ئیسلامی لای ئێمە پێمان وایە ئەوانە لا دەرن و ئەو کەسانەی پێڕە و لە ئاینی پیرۆزی ئیسلام کەواتە مەرج نییە ئەو کەسانەی کە دیندار و نوێشکەرن بەس بە تەنیا لەبەر پاشگیری ئیسلامی دەنگ بدەن بە ئەحزابی ئیسلامی بە هیچ شێوەیەکەوەی لە ئیسلامە گرنگە کە دەنگی پێ بدرێت لە قورئانە باس کراوە بێ مەرجانەی تیابێ حەفیظ علیم قوي أمين قرآن باسي دنگداني كردوا بالا باسي كردوا أو كساني باسي انتخاباتي كردوا قرآن بالا باس كراوا أمرهم شورى بينهم أبي خلق هل بجيري الله أو كساني هل أنا بجيري أبي مرجاني تيابه كواتا برلمان حرام نية هركز وتبيتي هركز يقول تبيتي بهلايا شوا أجر برلمان أي أبو بكر الصديق شلون هل بجير دراوا خلق دنجي بيدا وتخليفين مسلمانان أي هندك كسكا لسر مامسا علي بابير کە قسێکی واکەن کە لە کتێبێکی ئاماژەی بەوە کردووە پەرلەمان و ئەوانە شەرعی بوون و ناشەرعیبوونی پەرلەمان باسی لە ناشەرعیبوونی پەرلەمان کردووە شتی وا هەیە ئەمە ئەوەلەن ئێستا بیر و بۆچوونی مامەسا علی باپیر نییە یەکێک لە گەورەیەکانی مامۆستا ئەوەیە کە بەردەوام بۆچوونی تازەی هەبووە و داهێنانی هەبووە بەردەوام کرانەوەی هەبووە بەردەوام تەفسیراتی تازەی هەبوو بۆ لە ئیسلام بۆ خزمەتی خەڵک لەسەر بنەمای قورئان و سونەت پێشترەوە بۆچوونەی هەبووە دواتر ئیجتیهادی کردووە بەڵێ بێگومان پێشتر ڕەئی وا بوو دواتر تێگەیشت و قوڵ بۆ و پەشیمان بۆ لێ من پێم وانییە ئەو بۆچوونی مامۆستا پێی وا بوو ئەو پەرلەمانەی کە مسلمان نەتوانێت هیچ ڕۆڵی تیا ببینێ و ئەو پەرلەمانەی کە ئەحزاب ئەلمانیە چەپەکان ڕێگە نەدەن دەنگی مسلمان هەبێ و دەنگی ئیسلام هەبێ دژایەتی ئیسلامی بکەن ئەو باسی لەو پەرلەمانە کردووە بەڵام مەگەر لە سۆڤێت لە کوردستان بەردەوام مەلا هەبووە مامۆسایانی هەبووە بەڵام من پێم وایە حیزبە ئەلمانیەکانی کوردستان لە سەرەتا
سکولارێکی زۆر تون بوون و لە ڕەتفیعلی حتمما ئیسلامی تون ڕەویش سەری هەڵدا خزمەتی بە خەڵک نەکرد هیچیان نەعلمانێک فەرمووت بۆ معریفەی بینەرەکان و بۆ ئامادەبوانیش وتت لە شریعەتە باسی انتخابات کراوە یعنی باسی فرەلیستی و دەنگدان و ئەم شتانە کراوە باسی هەڵبژاردن کراوە انتخاباتانی هەڵبژاردن لە ئیسلامە باسی هەڵبژاردن کراوە و باسی پرسوڕا کراوە و بە عەمەلی یەکەم خەلیفەی مسلمانان کە نزیکترین کەس بووە لە پێغەمبەری ئیسلامەوە ئەبوبەکری سیدیق مەبەستە ئەوەیە بە قیاس بەیعەت یەکسانەکەی بەوە هەڵبژاردن بۆ خەڵک دەنگی پێداوە کێتانەیە بە خەلیفە ئەمە مامەسا ئێوە لە کەمپینی هەڵبژاردنی پەرلەمانی عێراقدا باسی خراپی و گەندەڵی دەسەڵاتی هەرێمی کوردستانەکەن نەک عێراق ئایا ئەوە نیشانەی ئەوەیە کە هیچ پرۆژەیەکی نەتەوەی سەرنجڕاکێشتان نییە کە دەنگی دەنگدەرانی کوردستانی پێ جەزب بکەن بۆیە زۆر فۆکەس لەسەر مەسەلەی گەندەڵی دەکەن یان نەخێر هۆی دیکە هەیە نەخێر ئێمە پێمان وایە معاناتی خەڵکی کوردستان جێبەجێ نەکردنی مادە دەستوریەکانی تایبەت بە خەڵکی کوردستان هەژاری و نەبوونی خەڵکی کوردستان نیموچە و ڕوبعموچە و داگیرکردنی نیوەی کوردستان هۆکارەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە سەبارەت بە دەسەڵاتدارانی کوردستان نەیانتوانی مافەکانی ئێمە لە بەغدا بچەسپێنن تا ئەو ڕۆژەی بەغدا 2013 بودجەی ناردووە موچە لێرە بە تەواوی دراوە پارەشە بۆ بە پرۆژەکە ئەو ڕۆژەش کە وەزیر نەفسی ڕائد هەبوو بەڵێ بە هەمان شێوە ئەو ڕۆژەی کە هەرێم وتی بڕیاری دابووری سربەخۆمان هەبێ پارەی بەغدامان ناوێ خەڵکی قەرزدار کرد ئەو ڕۆژەی کەوتی خۆمان نەوە دەفرۆشین خەڵکی قەرزدار کرد دوای 5 ساڵ ئێستا حکوومەتی هەرێم ڕازی بووە نەوت لە ڕێی سۆمەوە بفرۆشێ کە بەڕاستی ئەوەش خیانەتێکی تر لە ناو ئۆتۆمبیلەکەمە هەندێک جار تاوان ئۆتۆمبیلی من نییە بەڵام تروا ڕۆژدا لە ناو ئۆتۆمبیلەکە هەندێک جار باسی ئەوە کرێ بڵین لایەنگرانی حیزبەکانی دەسەڵات هەرچەندە بەڕاستی ئێوەش لە قۆناغێکە هەر دەسەڵات بوون بەڵامی تر دوای بە پێ هەلو مەرجۆشتان ناتونەتە دەرەوە پەیوەندی بە خۆتان دەسەڵات نەبووین لە دەسەڵاتە بوون دەسەڵات بوون مەسەلەن وەزیر دەسەڵاتە مەسەلەن پەرلەمان دەسەڵاتە بەپێی یاسا دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی هەیە لە هەموویان هەبوون مەسەلەن باسی ئەوەکان ئەڵێن نەوتان کردبوو بە بنێشتە خۆشەی سەر زمانی هەموو کەسێک لەم وڵاتەدا هەتاوەکو فترێک بەدەست کوردەوە بوو هی کەرکک بەڵام لەوەتەی بەدەست حەشدی شعبیەوە حرفێک ناڵێن بە دوو ڕستە چیەڵی بۆی بچمە سەر پرسیاری بەرنامەکان بۆی بەجددی جواب بەمەوە یەکەم لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی سیاسی و قەزای و تەشریعی نەبووە لەبەرەوە حیزب توانیوێتی پەرلەمان داخە حیزب توانیوێتی حکوومەت دەرکە حیزب توانی وەزیر و دەسەڵات هیچی بەدەست نەبوو بۆی ئەومان بەسەرا دوو نەوتی هەرێمی کوردستان لەو ڕۆژەوە دەریایی کەرکک چی بۆ کوردستان سەرف کراوە من پێ دەڵێم لە 2013 هیچی سەرف نەکراوە نەوتی کوردستان بۆ خەڵکی کوردستان سەرف نەکراوە هیچی لە ڕێژەیەکی زۆر کەم لە سا 25 حەزەکەی بە داتا پێ دەڵێم لە سا 25 نەوتی کوردستان بۆ خەڵکی کوردستان بووە و تا 2013 ئەگەر نەتوانی بە داتا بۆ خەڵکی کوردستانی شەرح بکەی داوای لێبوردنەکەی لە خەڵکی کوردستان ئەگەر نەمتوانی داوای لێبوردن لە هەموو خەڵکی کوردستانەکەم زۆر باشە با پرسیارێکی تر بڵێم استراتیژی کارکردنی ئێوە لە بەغداد چ دەبێت بەهێزکردنی حکوومەتی هەرێمی کوردستان یا کەم دەسەڵاتکردنی ئێمە لەگەڵ ئەوەین ئێمە بەرەو کوردستانێکی سربەخۆ بڕۆین ئێمە شەڕیەوەکەین ئەڵێن دەسەڵاتدارانی ئێمە نان هێشت ببینە دەوڵەتی سربەخۆ لەبەرەوەی ریفراندۆمی پێشوەختمان کرد لەبەرەوەی ئابووری سربەخۆیان دانەمەزران لەبەرەوەی باسی پرسیاری ئەوە ناکەم استراتیژی کارکردنی ئێوە لە بەغداد چ دەبێت باسی بەغداکەم حاجی بیلال کە کادرێکی پێشکەوتووە ڕەخنەی ئەوەی لە پەرلەمانتارەکانی وەکو ئێوە هەیە ئەڵێ لێتان تێکەڵە بێت لە بری باسی بەغدا بکەن بۆ خەڵکی کوردستان بە نەفەسی هەڵبژاردننی کوردستان نەگەعنی تۆ باسی هەر هەموو ئەوانەی پارتی و یەکێتیش مەبەستمەوەیە ئێوە لەوێ ئیشەکەن بۆ ئەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بەهێزتر بێ وەکو حکوومەت منیش باس لەوە ئەکەم ئەڵێم ئێمە ئیش بۆەوە ئەکەین هەرێمی کوردستان بەهێزتر بێ بەرەو دەوڵەتبوون بڕوە بەس ئیش بۆەوە ناکەین دەسەڵاتی پارتی و یەکێتی جارێککە بەهێز بێتەوە چونکە تەجروبەمان کردن 27 ساڵ نەیانتوانی خزمەت بە خەڵکی ئەگەر لە دوای هەڵبژاردن ئەگەر لە دوای جەماوەڕەکەت قسەکانتیان دیارە بەدڵە ئەگەر چەپڵە لێیان زیاتر چەپڵە لێ بن بۆی پرسیارەکەم بەخێر بن سەر چاوەکانم مامۆستا ئەگەر لە دوای هەڵبژاردنەکان پێشنیاز بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان بکرێ بە تەنیا و جیاواز لە حیزبە براوەکانی دیکەی کوردستان بەشداری حکوومەت بکەن بەشدار دەبن
نه ئێمە پێمان وانە بە تەنیا کۆمەڵی ئیسلامی یەکێک لە گرنگەکانیەوەیە پێی وا نییە بە تەنیا دەتوانێت نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە و پێمان وایە کێشەکانی هەرێمی کوردستانی بە تەنیا بە کۆمەڵی ئیسلامی بە هیچ لایەنێک چارەسەر نابێت نمونەشمان هەیە من باسی خۆتانەکەم ئێمە نەخێر ئێمە ئامادە نین نێمە ئامادە ئەمە بۆ چوونی تۆیە بۆ چوونی حزب من پێم وایە ئەمە پرسیارەکە هێشتا وەختی نەهاتووە بەڵام بە گشتی سیاسەتی حیزبی لەگەڵ ئەوە نییە بە تەنیا بەشداری باشە بەپێی دوا پرسیارم لەبەرەوەی لە سەرەتاشەوە پێم وتی وەڵامەکان درێژ بوو و هەموو ئەوانش کە هاتوون کۆمەڵی ئیسلامیە کەسیان پرسیاری جیاوازیان نییە لە کارنامە و بەرنامە و ئایدیاکانتان بۆیە لەگەڵت هاتوون هەڵبەتە هاوڕاتن بەس تەنیا ئەوەندەم پێ بڵێ بەپێی لێکدانەوەکانی خۆت و حیزبەکەت چەند کورسی لە سلێمانی بەدەست دێنن من بێگومانم لەوەی کە ئەمە بۆ چوونی خۆمە کۆمەڵی ئیسلامی 2 تا 3 کورسی لە سلێمانی بەدەست دێنێ لەبەرەوەی دەنگەکانمان زیادی کردووە خەڵکێکی زۆر پشتیوانیمانەکە و دەنگێکی خۆڵەمێشی زۆر هەیە کە پێشتر دەنگیان بە کۆمەڵ نەداوە ئەم جارە بڕیاریان داوە دەنگ بە کۆمەڵ زۆر سپاس بەخێر بێی ئومێدی سەرکەوتنت بۆ خوازم ئینشاءالله سەرکەوتووە بی بەخێر بێن جەماوەری کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرچاو ماتن بەخێر بێی سەرکەوتوو بێت مامەسان